لازو جان ئەوها نابی ئەتو ئەوها لە خۆت کردیە شەو ڕۆژ 24 ساعتە ئەتۆش 20 ساعت گۆرانی دەرێ دنیاش خۆ ئەوەندەی ناینی نا دەزانم کاکە حەمە دەزانم بەڵام من بە گۆرانی دڵی خۆم دەدەم چ بکەم چارم چێ دەزانم دڵداری بەڵام کاشی برام ئەوها نا باشە قەت دڵداری نەکرێت کاکە حەمە بەڵێ دڵداریم کردووە بەڵام وەکو تو نا چۆن لازۆ گوێ بگرە لەگەڵ سەیرانی خێزانم 2 ساڵ یەکتریمان خۆش دەویست چەند جار چوومە داخوازی نایەندامی منیش ناچار دەستم دایە تفەنگ و چوومە سەر ماڵی باوکی پێیانم گوت هەر کەسێک داخوازی بکات دەیکوژم ئەوانیش زیاتر چوون بە ڕقا و دژایەتیان کردم چار نەبوو بیرم کردەوە ڕێگایەک بدۆزمەوە دوایێ شێخێک هەبوو لە گوندەکەی ئەو بەرمانەوە چوومە لای و مەسەلەکەم بە تەواوی تێگەیان خوا قبول ناکە ئەوانیش زۆر ڕێزی شێخەکەیان کرد هەر کە مام شێخ هات یەکسەر بوونە ماسی مەی پێیان ناخۆش بوو بە زۆری مارەم کرد و گواستمەوە ئەو ئێستاش دەبینی 3 منداڵم لێ هەیە هەروە بە ئاسانی دەتخواوەرە ئەو ئاسانە ئەزانیت شەلالی خان بەڵێ من دەڵێم هەرچی زووتری ئیشەکەی لازۆ جێبەجێ بکەین و بیبنین حەمید من نازام لازۆ لۆ دڵی بەو کچەوە نییە ناناوا مەڵێ ئەو شەرم ئەکات لەبەر ئێمە قسەی لەگەڵ بکات بەڵام کاتێکە گواستێەوە دەبینی کە چەند یەکتریان خۆشەوێ قەل لەو بڕوایانی بخير بيت كرة
دەزانی کوڕم کوڕی سلەیمانی ژنی هێنا و ئەم شۆ دەیگوازێتەوە بەڵێ ئەگەدار ئۆ خوای نقشەش بێ لە لازۆ ئەم زانۆرەی تۆیە کوڕم بابەجیان جارێک کاتیەوە ناتوە ئەدی کاتی سێە ماشەڵڵا لەوە گەورەتر نابیت ئۆ خوایە بەر لەوەی بمرم ڕۆڵەی لازۆ لە باوەش بگرم داجیان پەلەب نەبێ نا کوڕم لازە چۆن پەلەم نەبێ ئەمرمان ئەوەندەی نەماوە نا لازۆ جۆ بگرە ئەولا و ئەولای نەکەیت خۆت باش دەزانی کە بە نازی ئامۆزات مارە برتە و ماشەڵڵا گەورەیە و وەختی خۆیەتی حەز دەکەم بە زووترین کات بیگوازێەوە بابەجیان جارێ بیر لە ژین هێنان ناکەمەوە پاشان بەناز منداڵە بیرمە تا دوێنێ پێی دەکوتم کاکە کوڕم لازۆ قسەکانی باوکت هەمووی بەجێیە ئەوەندە لەسەر شت مەڕۆ پاشان دەتەوێت بڵێی چی؟ من دەڵێم باجارێ واز لەو مەسلەیە بێنی من تا ئێستا بیرم لێ نەکردێتەوە کوڕم قسە لە قسەم مەکە دەبێت بیهێنی و تەواو باوکە نازانم تۆ پەلەی چیتە خۆت ئامادەکە ئۆ بەخوا گەرێستە بە نازاگای لەو قسەی دەبێ خوا شایەتە باڵەگرێ بابەجیان من کوتم نامەوە ئەوە چییە؟ قسە لە قسەم دەکەیت؟ قسەم یەک هەڵ نایکەم بە دوو ڕاستەکە لازۆ کوڕمە تۆ لە قسەرە قسەی بابەت دەکەیت ئەو کاتت باش کاکە لازۆ جاتمان باش حالت بەخێر ئەحوالتان دە باشە تا زووە خۆت ئامادەکە و با بڕۆی بۆ کوێ بۆ ئاهەنگ ئەو بەزم و ڕزم و گۆرانی کاکە دەتوانم داوای لێ بردم بکەم ئەوە دەرێکی کاکە لازۆ دەبوایە ئەتو یەکەمین کەس بای لێ ئامادە بای دەزانم کات کامەرە ئەگەر بۆم کرا دوای سەرێکتان لێ دەدەم نەخێر دەبی هەر ئێستا بڕۆین ئەم بەزم و ڕزم و ئاهەنگە بەبێت و هەر ناکرێت هەستا با بڕۆین ناتوانم شتیوانی هەستا با بڕۆین کاکە نەشتیوانیە بڕۆ با بڕۆ هذا خلق لا يعني شيني بدو كولمي وقيام دقيمة بذي ببرويا بتيري ملقاني بمخلكيني غرب بهم وكو قومي نوح لصرت وتبقيد بكيان بمنير نعم خداي قوربي قوري لقل من اخلاق خد خداي قوربي قوري لقل من اخلاق خد قشر وكوبات
وكوبات ما يقدر تشرد قرها قسم وكوبات ما يقدر تشرد لصرت ولد لتمكان يقدر بكر معبود دوبارد لنا قرامتهم لين بلاد قم في حكمي وضعتا لسر تختك سقرون من بوم قومي مسرو وتوجبو يا يوسف خود من بوم قومي مسرو وتوجبو يا يوسف خود مشينا بس بمكتير مارا زرزر خوت نشان دفع يكل هلارا إشارتكم دياد الخشم شوقارا دكوم يشمون شاد وقول بولي بحارا دسري شيء فربد لن يقول قلدارا بيك صداق جواني زردد بيت السردارا زكاتي بجنوبا بوداما وزارا دوري خزين ياندادون في رشد وقمارا ضربني خزين ياندادون في رشد وقمارا اقر يار قول فيدا من وقت لسان قر لي يار يمن بهم دسم فيش لي خادم افضل انبوار انا بي حرب شاقت وباضم خداي قور بيقور لقالب رازم ياضم خداي قور بيقور لقالب رازم ياضم شخاري لي ويم كجراوي غمزة ونازم إلى شخاري لي ويم كجراوي غمزة ونازم فزردك الخوشم برو قرجي نصازم تاكيبوت وحواركم نشيتهم واسوازم لدلتو يا دسوتي آخر يجبر روازم يارمتي بديلو كاري حواري يا موسيقازم يارمتي بديلو كاري حواري يا موسيقازم حواري بلاتا يا بلاتا يا بلاتا يا بلاتا يا خبر ذا خيالم الحواري بلاتا يا خبر ذا خيالم خذ حصتي زناكي دايما امن المعلم تدهن ما فيش ساوي قوم بدور بيني كمالم غير دوري بيني ضلداي بروج ومن قسالم كمبيوتري خيالا خبر ذا تمالم كمبيوتري خيالا خبر ذا تمالم لقلت زرقاض بعاوات في بيره الشر لقلت زرقاض بنازو بريق شاود شكا قرز ومثال وقمو سايسر كيبي تور بزري تربي حال لدلتم كيب مكيشيش وق زكريا زرحال لسان زندو دب موال برقا في شنال
دیسان زندو دەبمەوە لەبەر پاپی چەناڵە باجی من فرشته بی باجی من دول بری دل باجی من فرشته بی باجی من هوری زاده شو خوشن ساورشی جوان ساچی 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 نازو كرم هاتي خلاص قراري تدا كرم قراري چنده من نمود نامه وكو خوش خم سري دكم عشان تو نازاني من قولي خانم خوش ده دزانم كرم دزانم بلا ما خد اوكسا ما ربط نابي نا داجا نابي اي سارة كرم سارة لا تراقي دي شيد بي خالي قريبي لا من براستي مونامه والسواد عم فير يا قريت دزاني الشيد انا خلاص ضرب بريارك ودامو تواو شمان نابمو برا الله بخوالي بابا من خوش الماي ونامي بقلم دي نمينيت رازي هارو رازو رازي لالي خلص صابني لدواي ما مصطر بيت وتواكب من لك اشتابي بي حاشاي بدي لم دي بەرەو چێ؟ نازانم چەند دڵت دێ گوندەکەت بەجێ بێڵ و بڕۆی
ناتوانم بەڵام بەڵامی چی؟ بڵێ تازە ناتوانم لێرە بمێنمەوە باشە بۆ وات کرد بۆ هیچ تاوانێکم نەکردو بەڵێ تاوانەوە کێ ئەو خۆشەویستی ئەمان بەیان دەکرێت جارێکی تر نەبینمەوە من لە بەرخافی تۆیان بڵێ وا بە کێ؟ تۆ خۆشم لێ خۆشم لێ ئاوا نا خۆشی دەوێت خۆشم
داخل با بين شاشية وخداي سرد دبرم أقرشكم الدنيا ما بي لا تنفذ الدكب وخافي خدا فيها كبس وكتت كش بعدك بس بيدك بها مو خدايتوا هذيك أبرو مدى سنة ودا تسيب بس بيدك بها كريم تتحلى بخوراي أبرو مباريت حميد تتسم هاتبي قدرم بكيوا أخي هاتم دم هذا صاغي كنوا مقصدت سي حميد مقصدهم كاك حميد نكي
رندي تنسال خوشويستي رندي تنسال خوشويستي أمرنا بذكر دم لمنا صدار اللمن مام كريم ئەسپەکەت دایوانە قوتارت کرد بەڵام بالۆ لە ناو نانێکی گەرم بێت ئەوەی لە دەست دەبیکە السلام ورحمة الله وبركاته. اللهم صل على اللهم صل على سيدنا محمد. كاكا انت ما بسندي وخان فرموا سندي وخان فرموا دبروا لي يا الله فرموا فرمون هذه خدنا بلا فرمون 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 قال تسلم يا اخو خير خير تسلم فرمون يا الله ما مصطفى فرمون يا اخو خير فرمون مصطفى يا الله تساوم أنا وصل بخير بي أنا وصل بخير بي يا أخو بخير يا جماعة تساوم پێدەچێ لە ڕێگایەکی دوور هاتبی زۆر هیلاک و ماندوو دیاری ئەوە ڕاستی مامۆستا ڕۆژ و دانێک دەبێت بەڕێوەم بۆیە کەمەک هیلاک بوو پاس دەکەی هەرچەندە لە عورف و عادەتدا نەبووە پرسیار لە میوان بکرێ
بەڵام پێم خۆشە بزانم خەڵکی کامە دێی خەڵکی دێیەکانی ئەو دیو بەخێر بێ سەر چاوان باشە کاچی برا خێر ڕێگات کەوتۆتە ئەم ناوە ئەوی ڕاستیوی مامۆستا ستان لێ شارمەوە بڕک ناخۆشی و ئاجیم لەگەڵ با بکەن گەڵباو کرد خدای گەورە لە قورئاندا دەفەرمێ بسم الله الرحمن الرحيم وأما يبلغ عندك الكبر أحدهما أو كلاهما فلا تقل لهما أف ولا تنهرهما صدق الله العظيم دڵی خۆت تەنگ مەکە هەموو شتێک جێبەجێ دەبێ ئینشاءالله چاک دەبنەوە و ئەتۆش خەڵکی ئێمەی و ئێمەش خەڵکی چون ئاشی برا دڵی خۆت عادەت مەکە ئەمە هەمومان برایەکین ئینشاءالله ئەوەش پێک دێتن مام حوسێن کاچ خۆم دنیا بەهارە و دەبوو ئەو میوانە عەزیزەمان لاوکەشی خۆش بێ هەتاکو دڵی خۆش بیتەوە کاچ خۆم دەیاڵە برا دێنێ تەماشا بکەنم بوارێمە بەرچاوێمە گەلەشینە وا کولیک شۆر بوونم تاق بەشا زەردێنەوانی دەکەیان سەسپینە دە یار گەورێ یار گەورێ یار گەورێم ئەرزشی مام حوسێن دنێرا دەستێ من بگراوە ئەوە کولیک شۆر بوونم تاقمەشا زەردێنم ئەوانی دەکەیان سەسپینە دەیار یار دەیار یار دەیار یار وای هوو دنێ بۆنێ هەراران بەیبوونانم شۆرە گوڵان بۆنێ خۆیان خۆش کردینە و گەلی برادەران تەماشا بکەنە کاران و کارغەزانان کۆمەر کۆمەر ڕبنێ لۆلۆ لۆلۆ دانیشتینام دەنگن نەرزی یاخدا دەنگن نەرزی مام بێ خدا عەفوتان کە یا رەبی ئەوزە کاک ئەمە لێم نەپرسی اسمی مبارەکە ناوم لازۆ لازۆ کاکە لازۆ یاخوا بەخێر هاتی سەرهۆرد و چاو کاکە هەر دەچین ئێستا دەچینەوە مارێ لەکنە من دەبی هەتا لێرە بی لەکنە من دەبی دەهەستە با بڕۆین یا الله خلاص مامۆستا یا خۆ بخێر کاکە ئەمە دەڕۆن خوا حافیظ سەساوم گەلێک بەخێر بێ خدا حافظ كاك اللي مقرب قربانك دخل القلاع دخل كريم داعش لازم داعش لازم بقى عيبه داعش لازم عيبه نابي كده بيت كريمك استجواب بدوام خلاص ساعتها داعش لازم ما بقرينه عيبه دعاء خلق كمان خلق تبقى كريمك استجواب بدوام خواست او اخواتي ناخذ بفيدكم بيدنگ بلحلي وعادتي منية ما لقاش ناقصان ناكي زوال بدريش مكا ربشا وكاكد بانكا داعش لازم وازينه باب الروين الروين بس كريم ومن الروم شتيق للازوي كرم بي خوات ثانية تفيدكم ومن الروم بەیانی لەگەڵ ڕۆژهەڵات سابەیشون هەڵگەر لەگەڵ خۆتان دەبن و دەڕۆن بە دوای ئەم سەگە تانەی دۆزنەوە ناگەڕێنەوە بەڵام مریابن نەیکوژن ئەمێ وەک سەگ پەتچی بکەن و بەدەست بەسفایی بیهێن بۆ ئێرە
زوجتها سينونا أو شيء بس لازم سينونا سينو أو بس هاتي كاغا عبد الرحمن إيه باشا كاكا لازم أتي قولا سي بس هات قولا تسيب كات سيب في ذكريت ولا أخو استراتيجي بسرعات به لبست أو باوك زور داري لبست أو باوك من الحري توبلي زور لو ده ترسم كاك عبد الرحمن باشا كاكا لازم تبي خون خلشي يقول دي حلو إذا كان إنه عندي بيه ما باورناك ولا برتسا وما استاتسبر بركانيك دوز برنا وقندي آخ كل جان هردلم بلايا ويا باشا كاكا لازم شلون من كاري كذبوا أنزام بدم شلون كاري يعني بنيهيني دي اسمه قندكتان هوالي قرد بودينم هرز الشيء ويك بيتن خون دقين مكاك كامراني أشكو هوالي كذبوا بهنم أقل أم كامر دم نساكت تغناتو ما عندنا بلال ستام حميد ها تسكت دەزانیت هێلا عەلی خان ئەو کوڕە تووشی چ گەرداوێکی کردین بەریا هەرزوو چارەسەری مەسەلەکەمان کردبە بەڵام تازەکە لە کاترازە پێم وانە چمان بۆ بکرێ پیاوە ئەو کەریمە وا بە ئاسانی دەست ناکێشێتەوە زۆری بەتەنگەوەیە دەتەوێت چ بکە دەمەوێت چ بکەیت
دەمێ بچی سۆراغێکی لازم بزانی ئەگەر تۆ ناچی خۆم دەچم بەجیا زانی چۆنە لعنی ئەو هەویرە ئاوی زۆر دەوێت أري مالي ما مصالي كذا بأخذ لو لا تشتوى إيه بس رجل الله دمي هذا الجمع هنا باوشي من باشتي فوت باريزي لغيره شون دلقات لقل شوي درجيت مع جنبها لي شون دلقات من شوي سعد وصريبين اشتنا جنبها لي جنبها لي تصروا دلابها يازو لنا مصطفى فرمو يازو بقربانك يازو
يا أخوة بخير ما بتجان بس نازكم خدا عافوك يا ربي لا زكرم كوي يا ربي باش بالله ويدلم لا تقول لا زكاك باجيان أي باكم سونا خلشي لادي كامران حما والله لا زوجان همو زور باش الأخوة بالزيابة همو أحوالي توانا برسيو دلان هلا لا يتوبوا بأخوة الرولة ما وصل بس خوش بكر لا زوجان هو هوريكو قاف دكش لبوي لا يكرم بس تخرج بي باشا أي قولت سودا حوالي بتقيش والله كرم كلا واباكي بشوي ددا داني بزبر بزور بشوي بدن كرم بشو باشا دايشي لازو والله ما مستخ باشي لازو الأخوة بزياد بزور باشا لازو كرم باب تقلك بالشمانة لو حاليك كردي بران برد أخباك خوزقا كان قصيتنا السلام عليكم. وعليكم السلام. بخير بك فرمو يا أخوة بخير خوش بي سلامت بي سواز دكم كاكامران هەستن داتی ئەمن ناناسی بەڵام من ئەتوو باش دەناسم حەز دەکەم زوو لێک ئاشکرابین بڕواناکەم هێزیان مای دیمان بینی بە کورتی ئەمن لای کاک لازوو هاتیمە دەمەوێ هەواڵی گوڵەخانی بزانم لازۆ باشە ئەسرێ هەنای ناس کاکامران قابلە نایناسی كيف كنت كانت عندك بينا؟ واني ام رومان باسي چیه کار؟ موسیقی زور باشه ئێستا من جارێکتان بۆ خوێنمەوە دوای من هەڵدانەسێنم خەیری کتێبەکان کەندێک موسیقا دنگ دنگ عودم بۆ لێدا
برقي خافت فريدة برقي خافت فريدة ورد ويا هالبارين ورد ويا هالبارين وقو باقولا بفرين وقو باقولا بفرين صف 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 لا رزانا صف 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 لا رزانا جرنا جرني بردانا جرنا جرني بردانا وكو من بحر وها وكو من بحر وها بيبي كان ها 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 بيبي كان ها 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 آفرين تقليد كاتي تليفوني دوا ديدي زانم كيتر يلا عادي شنو؟ دي يلا بالفنان دوا موسيقى موسيقى دين دين عود بوليدا دين دين عود بوليدا سلام کاکە لازۆ. سلام بەخێر بێت تریفە خان چۆنی؟ ئەوە خێرەوە بە تەنیا دانیشتووی؟ پێم خۆشە تەنیا بم بۆ خۆم بە تەنیایی دانیشم حەز لە تەنایی دەکەم. ئەی مادام ئەگەر حەز لە تەنیایە چ بێگۆرانێکی خۆشیشم بۆ بڵێ. ئێدە باشە بەڵام بە مەرجێک تۆ شعرێکی خۆشم بۆ بڵێ منیش بەت دەکەم بە گۆرانی. زۆر باشە بەسەر چاو. یا ئەی ئەو کەسەی خۆشمت دەوێ و خۆشەویستنی، ئەی ئەو کەسەی لە کاتی مەستیدا پێویستمی، ئەی ئەو کەسەی هەژاری و بەدڵ دەوڵەمەندی، ئەی ئەو کەسەی بە سۆز و ئاوازی منەوە دڵبەندی، ئەوە ئێستا لەکوێ دەری؟ لە کامە شاخ، لە کامە چێ و لە کامە بەستەری؟ بۆ جاورت دەواو ناکەی ئەو زامانەی بێنەشتەری، بۆ جاورت دەواو ناکەی ئەو زامانەی بێنەشتەری. أيوك صاي أيوك سي خوش بدوي وخوش يستمي أيوك صاي خوش بدوي وخوش يستمي جمال يوم كسي لكات مسدا في استمي هزاري وبطل دولة بندي أياو كسي هزاري وبطل دولة بندي أياو كسي بصول وعواد النوار
بندی أشهد أن لا إله إلا الله أشهد أن أشهد أن محمدا رسول الله
بۆ باوەڕ ناکەی گوڵێ رازوگیان قەت باوەڕم نەدەکرد جارێکی تر بتبینمەوە گوڵێ جان ئەوەش قەفاکەی تۆدا من ڕووناکایی لە نێوان گەزەجی دەم بەیاناوە خۆر هاڵاکە عەدل و شوت سەر هەڵدەدا رازوگیان عشقت شەماڵێکی زێڕینە لە تیمسکایەدا لە گەڵاکان لە باڵدارەکان لە ئاسمان لە ڕووبارەکان لە دەریاکان لە دڵە بێنەوایەکان لە ئاشقان گوڵێ دەزانم زۆر لاژێگیان منیش زۆر بەختەوەرتەوە بەڵام چەند بێرات بیتەوە باوکم سەلامی بە شۆن تا ناردووە بتکوژن گوڵێ گیان لەلام گرنگ نییە لە پێناوی بینینی تۆدا بشکوژن خوانەکە مەرگم بە پێش مەرگت کەوێ خێراکە بڕ خۆت بشارەوە تا کەس نەدی توی باوکی گوڵێ ها ئافرە زۆر نیگەران دیاری دەڵێ دەتەوێت شتێ بدرچێنی ها نەخێر قسە بکە دەڵێ شتێکە لە دڵدایە قسە بکە چی بووە ئەوەی ڕاستی بێ دەمەوێت بڵێم هیچ دەبڵێ ئافرەت لێم مەشارەوە قسە بکە چی بووە پیاوەکە قسە بکە چی بووە لازۆ چێ پیاوەکە چوو هەموو جارێ من سەتا باش دەکرێت ئەمە ڕێگەم بەو کچەداوە بەڵام من کەتی ڕێگاکە نەشاردێتەوە لازۆ بەنەهێنی دێتە دەیەکە تاکو گوڵێ ببینە بەنەهێنی زۆر چاکە لەنجەخان ئەوڕۆ دبینم بتاقەت دیاری بە پێچەوانەوە مامەگیان ئەمڕۆ زۆر دڵخۆشم بەچی بەوەی کە ئەبینم قوتابیەکانم ڕۆژ بە ڕۆژ بەرەو زیرەکتر ئەڕۆن خۆ خەریبی ماڵەوە ناکەی بە پێچەوانەوە مامەگیان خۆ هێشتا هەفتەیەک نابێ هاتووم خەمن نەبێ لەنجەخان ئەگەر پێویست بە هەرچیەک بوو ئەمن لێرەم ئەمن لە جێگەی باوکتم سپاست دەکەم مامەگیان تۆ لە باوکم زیاتری بەخوای کچی خۆم خەمێکم لە دڵدایە چییە مامە هیچ بووە نەوەڵا کچی خۆم تەنها دڵگرانی من ئەوەیە لازۆ بەم حاڵە دەبینم لازۆ کێ مامە لازۆ ئەو کوڕە گۆرانی بێژە گەنجەیە کە لە دیەکەی ئەو دیمانەوە هاتووە لازۆ چۆن هەتا ئێستا هیچ بەرهەمێکرد لە رادیۆ تەلەڤیزیۆندا نییە بەڕاستی مامۆستا زۆرم پێخۆشە بەڵام تا ئێستا بۆم نەڕەخسەوە دەبووە تا ئێستا چەند بەرهەمێکت هەبوایە دەزانم بەڵام کاک لازۆ بەڵامی ناوێت باشە ئەڵڵا خۆ تۆ دەنگت خۆشە گرنگ ئەوەیە بتوانی هۆنرا و ئاوازێک دابنیت ئەوە گریمان ئامادەیە ئیتر تەواو چۆن گوێ بگرە کاک لازۆ باوکم خەڵکی ئێرێ و برایمام عەبدوڕەحمانە منیش ئێستا لە ماڵی ئەوانە باوکیشم هەفتەی جارێک سەر لێرە ئەدا کاک لازۆ بەیانی باوکم دێ بۆ ئێرە و لەگەڵی دەڕۆمەوە لەبارەی تۆ هەموو شتێکی بۆ باز دەکەم تاکو بتوانێ یارمەتیت بدا و هەندێ ئالاسانکاریت بۆ بکە باشە لەنجەخان ئایا منەوە قبوڵ دەکەم بۆنە شتێکی زۆر ئاساییە بەڵکو بتوانێ یارمەتیت بدات لازۆ لەوانەیە شتێکم دەربارەی تۆ زانی بێت
بۆیە حەز ئەەکەم شتێکت بۆ بکەم. باشە لەنجەخان لەو باوەڕەدای بکرێت. بێگومان لازۆ باوکم ئاشنایەتی هەیە لەگەڵ هونەرمەندان و زۆر شتیشی پێ ئەکرێ. هەست دەکا هەنگاو بەرەو ئاسوویەکی ڕووناک دەنێ. هیچ خەمت نەبێ لازۆ. بەسەر چاوە سەر چاو. ئینشاءڵڵا خۆم سەر لێ دەدەم. باش ئینشاءڵڵا. خواحافیز. کاکە لازۆ حەز ناکەم خۆت بە قەریب بزانی. من وەکو باوکی تۆوە لەندە باسی هەموو شتێکی بۆ کردوم. زۆر مەمنونم سوپاس دەکەم زیاتری کاک لازۆ ئەوەی دەتوانامدا بێ یارمەتی دەدەم. هیچ لە بەیانی دووتر نییە. لەگەڵ لەنجا ئەدێنم بۆ لای کاک مستەفا. کاک مستەفا زۆر بەرادەرمە. نامەیەکشتان بۆ نووسم و ئینشاءڵڵا تەلەفۆنشی بۆ ئەکەم هەر چیتان بێ بۆتان جێبەجێ بکەم. کاک مەحموود وەڵتانم هەرکێکی زۆر قورس دایە ماستۆتە. کوڕم لازۆ ئێمە لە خزمەتداین قسەی وا مەکە. ئینشاءڵڵا تەقسید بۆ ناکەم. زۆر سوپاست دەکەم کاک مەحموود. نموت کاک لازۆ لەختێ دڵت فراوان کە هەموو شتێ جێبەجێ دەبێت. زۆر سوپاست دەکەم لەنجەخان. کاک لازۆ هیچ شتێک لەوە خۆشتر نییە کە پیا بتوانێت یارمەتی برادرێکی یا دۆستێکی بدا. خوا زۆری داوە الحەمدولله. لازۆ بەیانی بەیەکەوە دەچین و هەموو شتێکیشیان لەگەڵا دەبڕێنینەوە. ئینشاءڵڵا. خوا کەریمە کچم خوا کەریمە. خوای دەکرد ئەم کارە سەری بگرتە جارێکی تر گۆڵی خان گوێ لێ دەنگم بووە. کاک لازۆ چوویتە بازار چیت دی چی نەدی چیت کڕی؟ وەڵاهی چووم کاک مەحموود لەگەڵ لەنجەخان بەڵام زۆر حەزدا ئاوەدانی ناکەم قەڵەبانێ. باوکە ئەم کاتەشمان کڕی بۆ لازۆ بۆ ڕۆژی تۆمارکردنی گۆرانیەکەی. ماشەڵڵا ماشەڵڵا. پیرۆزە کاک لازۆ پیرۆزە. ئینشاءڵڵا سەرکەوتوون. ئینشاءڵڵا. خير ciao خير بيت ciao باشا سلام خير بيت فرم داش مامۆستا ئەم نامەیەم بۆ جەنابەت هێناوە. بەڵێ باش ciao یا خۆ خێر بێن چاوانم مامۆستا مەحموود چۆنە؟ باشە خۆڵ بپرسێ ڕێزی چاو بێ جەنابەت کاک لازۆی؟ بەڵێ مامۆستا. خێر لەمێژە لە کاری نوێشتووە دەری؟ بەڵێ مامۆستا هەمێشە بەڵام تا ئێستا گۆرانی منی هەیە لە تەلەڤیزیۆنەوە. بەڵێ یعنی هیچ گۆرانی تۆمار نەکردووە پێشتر؟ نا
هو باشی دەکا کە جەنابەت ئێستا گۆرانێک تێتوماریکەی ئەو گۆرانیە ئاوازی شێ و نوێیە بەڵێ شعرەکەی مامۆستا جەباریە ئاوازەکەشی خۆ مامۆستای مەشاتون بۆ لای تۆ کە یارمەتی کاگلازۆ بدەی و حەزەکەی شتێکی چاکی بۆ بکەی کە دەنگ باتە ئەنا ئینشاءڵڵا کەم تەرخەمی لێ ناکەین بەڕاستی تایبەتی مامۆستا مەحموودیش هاوڕێمانە و ئینشاءڵڵا کەم تەرخەمی لێ ناکەین بەڵام پێش ئەوەی یعنی دەست بە کارە هونەرەکەی بکەین حەز دەکەم پارچەی لە گۆرانیەکەم جێ لێ بێ بێن بکرێ دووریتان برینەکە و پڕ لە ژان دووریتان دەردوازار و سووتان دووریتان برینەکە و پڕ لە ژان دووریتان دەردوازار و سووتان
بۆ خۆش بژارەوە با کەس نەتبینێ. نا کەس نەیبینی و ئاگادار بە قەرارە مامۆستا بواکەمەوە لەم سەڵ ڕۆژە بێن. ئێستا کاتی ئەو قسانە نییە باوکم ئاگادارە. بڕۆ دوای دەتبینمەوە بڕۆ. بینرای؟ ئەڵێ نامێ دەبێ نامێ بگرە بڕۆ مافر جملة وقوم جملة يلا كريم راوي كريم استنى كريم راوي كريم راوي مام کەریم جۆ لێوێ ئێمە هەموو کاتێک تۆمان بە پیاو زانیوە بۆیە هاتوین سڵح لەگەڵ بکەین دەزانین قسەمان ناشتێنی هەر وەکو جەنابی مامۆستای فەرمووی ئێمە بۆ ڕاوەستاوین هەر ئەمر و کارێکیت بێ بەسەر و ماڵ دە خزمەتت داین کاکەریم ئێ هەرگیز نەبێ لازۆ خەڵکی ئاوایەکەی خۆمانە خۆ بێگانە نییە دەوجە ناوی خوای لێبێنە و لە کەلی شەیتان وەرە خوارێ بڕوا بکەن جەمەحەت ئەو کارەی لازۆ کردی وانە بوو بەڵام وای لێ هات کاکە جان هەمووتان بەخێر بن مامۆستا بەخێر بێ سەر چاوم کاکە ئەمە قسەیەکە و کردومە هەرگیز لێی پاشگەز نابمەوە نەدۆستایەتیان دەکەم و نەدژمنکاری ئێمە لە لای خۆمان هیچ شتێکمان لە دڵدانەمە برایە کاکەریم ئێمە هەمومان برای یەکترین پێویستە لە هەموو خۆشی و ناخۆشیەت یەکتر بگرین مامۆستا لەبەرەوەی لە ڕێیەکی دوورەوە هاتی هیچ قسەم نەما بەڵام جەمەعەت مامۆستا هەمووتان جێ بگرن بەڵێ فەرموو من تەنیا مەرجێکم هەیە فەرموو کاکەریم بە خزمەتدای نامەوێت بە هیچ زۆرێک بەبەر دەرگای ماڵەکەمدا بێت لەو کاتەوەش تەواو 10,000 ڕەحمەت لە باب من مەمنون دەبم کاکەریم دەوجە هەستن دەزن ئەدەست یەکدی بنێت یەکدی ماچکەلەی نازانم بە چڕ و یەک داوای بکەم لە عەلی بۆ بە چڕێک باوکی لازۆ قابلە لە لازۆ پیاوتریان دەزەکە لازۆ چ عیبی هەیە مەبەستم ئەوە نییە ئەی مەبەستێ چییە ئاخ لازۆ نازانم بەڵام چی لە عەلی دەترسێم ئەو کات نەیدەن و کار خراپتر بخەوم نەخێر بابزان کەی من نیازمان پاکە هیچ شتێک لە دڵمانە نیە شێلانی ئەو کارم پێ با کار لە کار دڵنیا بە هیچ شتێ ناقەومە بەڵام دەبێ هێندێک لە پیاوە ماقۆڵەکان و خەڵکی لێ لەگەڵ خۆم بەرم کاک حەمید مامۆستا بۆ هاتنتان بۆ ماڵەکەم بەخێر بێت سەرچاوە خۆشبی سەلامەت وی سوپاس دەکەین بەڵام شتی هەیە ئەمەوێت پێتانی بڵێم بۆ مەسەلەی لازۆ کارێکی تاچی بەرامبەر بە ئێمە نەکرد ئێمەش لەبەر خاتری مامۆستا و
خەڵکی گوندی لێ خۆش و ئەو کار و کردەوانەی لا زۆ دەیکات وابزانم لە گوندی کەس پێی خۆش نییە براکە ئەو مەسئلەیە بەسەر وەرم بالاپەڕەیەکی سپی هەڵدەینەوە ئێستا کاتێکی ترە خوا نەخواستە کاکەریم هیچ شتێکی خراپ ڕوویدایە ڕوویدایە ڕووی نەدایە با لە هەناوی خۆم بێت کاکەریم ئەتۆ هەر بە خۆت گەورەی گوندی بووی جەماعەت حەلی مەسەلەکەش لای جەنابتە کەریم پێم ناڵێ ئەو قسەیە چییە؟ ناوی خدای لێبینە کاک حەمید دانیشە کاک حەمید خدا لقرآن دا فرمي بسم الله الرحمن الرحيم وإن جنحوا للسلم فاجنح لا وتوكل على الله يما هاتوين بو أقرداك ناوي خوالي بين آمنت بالله بكرتي هاتوين ليكتتان ينزكينو رحمة لبابت هل أولي وطواو فرمو كاك حميد بارزين لوتاتي شكركي بالشينا ئەوەی شایانی باسە و دەبێ باسی بکەم ئەوەیە کە هاتوومە خوازبێنی بۆ لازۆی کوڕم باش تێگەیشت ئێمە کچی خۆمان نادەین بە یەکێک کە لەگەڵ ئێمەیان نەگونجێ وایش لازۆیەکی شاعر کەوایە کوڕی من با بڕۆین ئەوەی تۆ دەڵێیت نابێ باشە بۆ نامێ بۆ پاشان تۆ خۆت دەزانی من لەسەر تۆ چیم بەسەرا ڕاست دەکەی لازۆ بەڵام من چیم دەسەڵاتە ئەڕۆین و بڕایەوە من نایم نابێت تۆش بڕۆیت لەم گوندە خۆشە جێگەم نابێتەوە خەڵکەکە بە چاوێکی سەی سێرم دەکەن گوڵێ نەخێر لازۆ خۆ هەموویان بانی بەڵامی ناوێت پەشیمان بەوە و لە کەڵی شەیتان بەرەوە خوارێ حکم کە نزیکترین کەسی منە پێم دەڵێت دەبێت لەم دەیەن نەمێنیت ئەی چارە چارەمان ڕۆشتنەوە تەواو نابێ لازۆ دیان دەزانم عیبە بەڵام من چۆن لێرە بم لەبەر چاوی من بەجلی بووکێنی تۆ ببن ئاخرەوەیان لە هەموو شتێک گرنگترە کەواتە ڕازی بە و با بڕۆین لە کۆڵ ئەم مەرگە ساختە بینەوە من ئابڕووی خۆم نابم پاشان تۆ ئەباس باوکم ناناسی چ زاڵمێکن کەواتە منت نایە و لە قسەم دەردەچیت لازۆگیان لە قسەت دەرناچم بەڵام نابێ ئەگەر دەی با بڕۆین ئەگەر نا من دەڕۆم جمهر
چون یاد بکەم چون لە یاد بکەم ئەو پەیمانانەی کەوا پێدا بووم کەوا پێدا بووم کەوا پێدا چاوی گریان ئەهاتی تەدوم ئەهاتی تەدوم ئەواتی تەدوم چون لە یاد بکەم ئەو خۆشەویستەی دنیا و دینم و دنیا و دینم و تەنیا دێدەنی دوو چاوی ڕەشید